12 کۆسێ دەکاتەن؟ 16. نا کوڕم ئێستا 12 سێوی دینی لەگەڵ 3 پرتەقاڵ لە تەنیژێکیاندانێن دەبنە چەند؟ 15. ئای ئافرین دەکا ئەلێرە 15 دەنووسین ئەو جارە 8 کۆ 2 10. دا ئافرین کوڕی من هەز دەکەم زیرەک بوو تۆزێک ئێستا پێم بڵێ 20 کۆ 4 دەکات چەند؟ 24. ئافرین کوڕم ئەوان دەیما بڕۆ لەگەڵ سامان حەلیکە بەڵێ سامان دەرسم پێ دەرێ بڕۆ ژوورەوە دێ دەیکە گیان ها کوڕی من جان دەیکە گیان ئەو ڕۆکەبوونەوەی دێک بەکانە سەعات 2 ئێوە دەچی کوڕی من ناوێرم بە باوکەم بڵام باوکەم لێم ئەدا باشە بخۆم قسەی لەگەڵ دەکەم تۆ بڕۆ لەگەڵ شوان دەرسەکان بخوێنن پیاوەکە بلێ ئەوڕۆ لە مەکتەبێ کۆبوونەوەیان هەیە سەعات 2 ترحێو داخۆ گۆتم چ دەرێ کۆبوونەوەی باوکان بابا و بە من ناکرێ ئەی پیاوەکە بچوو سەرێکیان لێ بدەبزان لە دەرسەکانیان چۆنن چەتو لە تێناگەی ئەمن دەرێم وەختم نییە ئیشم هەیە 100 کەس وە چاوەڕێم دەکا ئیشی چ تێسە لەگەڵ برادەرەکان دەچی دۆمینەی دەکەی کوچەوە چ دەکە ڕاستە چاوت دەردێن وەقسانە نەکە جارەچینی ئیدە مادەم بە خۆم دەچم بەخۆت دەچی های چەند حەزت دێ خۆت بگۆڕی بچی خۆت بادەی پیاوەکانیش تەماشەت بکەن ڕۆژێ ڕۆژێ ڕێ ڕۆن لەبەر چاوم دەکەس خەمەکەدەی هەرەوە مابوو لەم شنێ وەرە خوارێ مراد وەرە خوارێ ئەو هاتمە خوارێ دێ ئەوە خۆت توش کرد کاکە دێ دەبڕۆ دەی هەمووی بچێشە بەڕاستەوە وا بچێشە بچێشە هەی دەقا نەهات نای هەموو 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 ئەوەش دۆمینە وڵە کاکە دۆڕاندم بە ژیانی خۆت ڕۆژێک لە منت برتەوە مراد کورە ناوەڕە نەمبرتەوە وەرە قەتیش ناوێەوە دەبڕۆ پرتەقالەکانم لۆمینە بڕۆ کاک ئیبراهیم هەندێک پرتەقال لە بەحقوبەیل و هاتیە بە خۆت دەزانی وەڵا گرانە بە من ناکەوێت وای بەتامە بەس ئەو دەدەمێ باشە مەمنونم مراد دەهەستە دەی یا ئەڵڵا چوار جارانی 2 دەکات چەند؟ 2 چاری دەکا 8. ئافرین 3 جاران 3 9. ئافرین ئێستا دێنە سەر کوردی تۆپەکەم بۆ بڵێ ئەی تۆپەکە فوتبۆڵەکە تۆ تۆپی یاریکردنی وە کۆلگەی ڕۆحی من بابە شوان کوی کوڕ باشی باش سحەتت کووە باش دانە چەند لۆیتی نایە کوڕم لە بۆیە بزانی بابە هەموو وەختەکی لە غەمی تودایە کوڕی خۆم ئەوە پرتەقالێک ئەوە 2 ئەوەش 3 باشە بابەکە نەرمین نەرمین ئەرێ نەرمین بەڵێ پیاوەکە بۆ چ دەکەی لێرە جلم دەشوشت بە ملیشکاتی چیم نشر شوشتیە بەڵێ شوشتومە جۆب دێ ئەوم دەچم ئیسراحەت دەکەم دەنوو واللهی جۆم لە هەناسەتان بە تایبەتی بە خۆت و بە کوڕەکەت ئەی خراپە پێتان دەکەم باشە باشە پیاوەکە سامان بۆ دەگری بابم 3 پرتەقاڵی داوی نەیدامن مازیشی کرد شوان کوڕی من پرتەقالێک بۆ تۆ پرتەقالێکیش بۆ برات ئەویش گوناحە برات تۆە بابم گوتی مەیدێ کوڕم بادانەیەکیش بۆ بێ باشە بابا پرتەقالم لێ دەبن ئەوە چی هاتمە وەرە نەمگۆ بێدەنگ بن چی هۆشنی پیاوەکە پرتەقالم لێ دەبن چێ ئەوانە دەمێ ئەو پرتەقالەم لەوە کوڕی خۆمی لایتەوە تێدەگەن وەرە ئەویش کوڕی تۆ نییە وەرە کوڕی خۆم وەرە وەرە بابەکەم وەرە